سەرکردایەتی بە تایبەتی بڵین ئەوانەی کە پیانەوتن باڵی مەکتەبی سیاسی زیاتر مام جەلال و مامۆستا ئیبراهیم ئەحمەدوان لەو مەنتیقانە ئێوە بوون مام جەلال لە مەنتیقەی ئێمە بوو بەڵێ ئەوەکانی کە لە مالومە بوون هەشکەوتێکی لێ لە مالومە لە هەشکەوتی مالومە بوون من چوومە لایەن کاک برایم بوو کاک نووری بوو کاک عەلی عەمڵا بوو بەڵێ نووری ئەحمەدی تەها بوو لەوێ لە هەشکەوتێکا بوون ساڵی 63 کە عارف ئەو کاتە هەست دەکرا بەوەی کە بۆنی ناکۆچیەکە هەیە بڵێن لە ناو سەرکردایەتی پارتی دوای من کە من گەڕاینەوە ئێمە هاتیمەوە بۆ خوێندن بەڵێ لە ناو حیزبا ئەو بوونە دەستی پێکرد لە ناو حیزبا بەڵێ تەوعیە ئێمەیانە کرد تەوجیە ئێمەیانە کرد کە نابێ عەشایرێت دەوری خۆی بمێنێ نابێت چوبێ ئێمە هەموو دەبێت التیزامی حیزبیمانە بێ هەموو تەنزیمی بین و تەنزیم لە سەر و هەموو شتێکەوە بێ لەم قسانە بۆنی لەوێەوە دەست پێ کرد ئەجا دوایی ساڵی 64 بەلا مستفا بەڕەحمەت بێ مفاوزەیەکی کرد لەگەڵ حکومەت لەگەڵ عەبدولسەلام عارفە لەسەرەوە خلافەکە زیاتر دەست پێ کرد و ئاشکرا بوون لە یەک بەلا مستفا هات بە ئەم منتیقانەی چوارتەوە ناوانە توانی کە ئەوانەی کە لە مەکتەبی سیاسی بوون ڕاوینان چوونە ئێرانەوە چوونە هەمەدان بەڵام ئەو دوای ئەوەی کە کۆنگرا گیرێت و کۆنگرە نەگیرا بوو ئەی ئەو کات کەیەکە مەلا مستفا دەرەکەن لە حیزب ئەوان خۆیان لە دوای شەڕەکەوی شقاقەکە خۆیان کۆنفرانسێکیان لە ماوەت کرد بوو ئەو لەو کۆنفرانسیان مەلا مستفایان دەرکرد لە حیزب مەلا مستفاش لە ڕانێ موتەمەرێکی بەقووە کرد و خەڵکێشکەی خۆی کۆ کردەوە لەوێ موتەمەرەکە گیرە